دوای چەندین هەوڵی یەک لە دوای یەکی خوێندکاران و ڕۆژنامەنووسانی هەڵەبجەی شەهید بۆ بە پارێزگاکردنی شارەکەیان سەر لە نوێ دەستەیەکیدا کۆکیکردن بۆ بە پارێزگاکردنی هەڵەبجە لەلایەن نووسەران و ڕۆژنامەنووسان و گەنجان و چالاکوانی مەدەنی شارەکە دامەزرا بە مەبەستی یەکخستنی سەرجەمە و هەوڵانەی کە پێشتر دراوە بۆ ئەو مەبەستە. دەستەی داکۆچیکردن لە بە پارێزگاکردنی هەڵەبجە کە بەیاننامەیەکیان دەرکردو و لە بەیاننامەکەشیاندا بانگهێشتی سەرجەم دڵسۆزان و پەرلەمانتاران و لایەن و ڕێکخرا و کەسایەتی و مامۆستا ئاینیەکانی شارەکە دەکەن بە مەبەستی پشگیریکردن بۆ بەدیهێنانی ئامانجەکەیان. هەر ئەو دەستەیەش هەڕەشەی هەڵوێست وەرگرتن دەکەن ئەگەر بێت و دەسەڵات بەدەم داواکاریەکەیانەوە نەیەت. ئەکرێ بڵێن لە ڕووی کار و درێژە پێدەری ئەو دەستانی کە پێشتر هەبووە بۆ بە پارێزگاکردنی شاری هەڵەبجە، بەڵام لە ڕووی پێکاتەوە ئەکرێ بڵێن دەستەیەکی نوێەوە دەستەیەکی جیاوازە لە خۆی لە کۆمەڵی گەنجا بینیوەتەوە. ئەکرێ بڵێن هەموو چین و توێژەکانی کەش دەرکەمان وڵایە بەڕووی ئەوانی دیکەشە. لە دوای چاوەڕوانێکی زۆری هەڵەبجەیەکان بۆ جێبەجێکردنی بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی ئیدارەی سەربەخۆی هەڵەبجە، بەڵام لە 16 ئەم ساڵدا لەلایەن دکتۆر بەرهەم سەرۆکی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ناوی ئیدارەی هەڵەبجە کرا بە ئیدارەی شارەزور. ئەمەش بەشێکی زۆری هەڵەبجەیەکانی تەواو تووڕە و نیگەران کرد. کاتی خۆی کە لە انتخاباتی سەرۆکی هەرێما سەرۆکی هەرێم کە هاتە هەڵەبجە وتی هەڵەبجە کەین بە پارێزگا، خەڵکی هەڵەبجە چاوەڕێ بوو کە لە 16 سیا ئیعلانی پارێزگابوونی هەڵەبجە بکرێت، نەک ئیدارێکی سەربەخۆ ناوی ئیدارە سەربەخۆکیش بگۆڕێ لە هەڵەبجە بگۆڕێ بۆ ئیداری سەربەخۆی شارەزوور. هەڵەبجە خۆی لە ڕاستیە لە ڕووی ئیداری و هەر حەقی بوون بە پارێزگای هەیە، بەڵام ئەم بریناربوونە و وێرانکاری کە تیا بوو ئەبوو زووتر بکرایە بە پارێزگا و ئەبوو زیاتر هەوڵی بۆ بدرایەوە، ئەبوو پێش شوێنەکانی تر بووە. ئێو هەموو بەڵێنەی دەسەڵات و بەرپرسانی حکوومەتی هەرێم کە بە هەڵەبجەیەکانیدا لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکان و یادیکارەساتی کیمیابارانی هەڵەبجە بەشێکی زۆری هاوڵاتیانی ئەو شارە چاوەڕوانی جێبەجێکردنی بەڵێنەکانی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانن. ئەمە لە کاتێکدایە بە بڕوای چاودێران دەسەڵاتدارانی هەرێم لە هەوڵی بچووکردنەوەی ناوی هەڵەبجەدان. وریا حەمە کەریم، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجەی شەهید.